تێگەشتن لەوەی لەکوێ هێڵی نێوان ئەوەی ئاسوودە دەکات و ئەوەی ناڕەحەتت دەکات دەکێشیت گرنگە لە یارمەتیدانت بۆ زانین و دانانی سنوورە کەسیەکانت. سنووری کەسی ئەو هێڵانەیە کە دەکێشین و ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان خۆمان و کەسانی دیکەدا دایدەنین. سنوورەکان دەتوانن جەستەت و هەستەکانت و مافەکانت بپارێزن. دەتوانیت هەڵبژێریت کە سنووری جیاوازت هەبێت کاتێک هەست بە ئاسوودەی دەکەیت لە پەیوەندیکردن لەگەڵ کەسێکدا و دەتەوێت ڕێگە بە کەسێکی دیکە بدەیت دای بخات. یان دەتوانیت هەڵبژێریت سنوورێکی تونجا بنیت بۆ ئەوی شوێنێک دروست بکەیت تاوەکو هەست بە سەلامەتی و ئاسوودەی بکەیت تێیدا. کاتێک ڕێگە بە کەسێک دەدەیت لە باوەشت بگرێت یان کاتێک ڕێگە بە کەسێک دەدەیت لە تۆ نزیک بێتەوە لە ڕووی سۆزداریەوە یان لە ڕووی جەستەیەوە، ئەوە هێشتا سنوورێکە کە بە مەبەست دایدەنیت. ئەگەر متمانەت بە کەسەکە هەبێت و هەست بە ئاسوودەی بکەیت لەگەڵیدا، باوەشکردن یان هاوبەشیکردنی زانیاری کەسی دەبێتە ئاماژەیەکی پێشوازی و هەست بە ئاسوودەی دەکەیت. زانینی ئەوەی کەچی ئاسوودە و ناڕەحەتت دەکات ڕێگەت پێدەدات سنوورەکانت بەڕوونی بزانیت و بیگەێنیت. هەروەها دانانی سنوور دەتوانێت بڕیاردان لە خۆ بگرێت کە ئایا تۆ ئاسوودەیت کە ڕێگە بە دایکت بدەیت بێتە ناو ماڵەکەتەوە و دەست بکات بە چێژێنان لە چێشخانەکەتدا کاتێک تۆ لەوێنیت بۆ نمونە. ئەمە دەتوانێت دەستێوەردان و نەخوازراو بێت یان پێشوازی لێ بکرێت بە پێی پەیوەندیەکەت و هەستکردنت. دەتوانیت سنوور دابنیت لەبەر چەندین هۆکار، گرنگ نییە کەی یان بۆچی. ئەوە هەڵبژاردەی تۆیە بڕیار بدەیت کە هەست بە ئاسوودەی دەکەیت لەگەڵ چیدا و بەپێی ئەوە سنوور دابنیت.